وەرزی پلەی گەرما لە بەغدا بە کەڵکی ژیانی ئەو ئاژەڵانە نایەت کە لە ژینگەیەکی ساردا بوون و ئێستا لە باخچەی ئاژەڵانی زەورا لە بەغدا گیرساونەتەوە. لە ژینگەیەکدان پلەی گەرما سەر و 45 پلەی سەدیە. کارمەندانی باخچەی ئاژەڵانی زەورا هەموو توانایەکیان بۆ مانەوەی ئەو ئاژەڵانە خستۆتە گەڕ. ئەم شەپۆلی گەرمایە کێشەیە. سوزی لە ڕابردوو لە ڕێگەی خواردنی شیرەوە ئاوی لەشی خۆی ڕادەگرت بەهۆی ئەم گەرمایەوە. ئاوی ساردی بۆ دەکەمە پەرداخەوە دەیخواتەوە. شوێنەکەشی دەبێت فێنکەرەوەی تیابێت. شێر و هاوشێوەکانی بەرگی ئەم گەرمایە ناگرن. لە بەغدا و شارەکانی تری عێراق کەمی کارەبا ژیانی مرۆڤەکانیشی خستۆتە زەحمەتیەوە. بەڵام ئەم پزیشکە دەیەوێ ئاستەنگەکانی نەبوونی کارەبا بۆ ئاژەڵەکان کاریگەری نەبێت. بەیانیان ئاوشێنکردنیان دەست پێ دەکات شوێنەکەشیان خۆر نایگرێتەوە. لە بەرتەندروستیان دەیانهێن لە بەرخۆری بەیانیان کە هێواشە. ئەو خواردنانەش کە دەدێتە ئەو ئاژەڵانەی کوێستانین پێشتر دەخرێتە بەفرگرەوە. هەمووشی لە پێناو ڕاگرتنی پلەی گەرمی جەستەیاندایە. ئەو ئاژەڵانەی بەرگەی گەرمای زۆر ناگرن توانایان دیاری کراوە ئەو گەرمایە کاریان تێدەکات بە تایبەتی ئاژەڵە گەورەکان. ئێمە توانیمانە سەر بکەوین بەسەر ئەو گرفتانە بە کەمیش لێیان مردووە.